ئامادەم سوێند بخۆم کە مۆزێک دەتوانێت دنیا بشێوێنێ. چۆن؟ ئەگەر گوگل دروستی بکات وەرنە وێنانە چالی بکەن، وێنەی پشیلەیەکی پێدەدەین دەگەڵ وێنەی وەتاغێک، وێنەی پیرەپیاوێکیش پێدەدەین و لە کۆتاییدا بە تێکەڵکردنی ئەو سێ وێنەیە وێنەیەکی ئەوە تایبەت دروست دەکات کە ئەو پیرەپیاوە لەگەڵ ئەو پشیلەی لەو وەتاغەدا دانیشتون و وردەکاریەکەی تەواو پاراستووە. ئێستا وێنەی کچێک دروست کراوە، بەڵام جوانەکەی دەوەیدا کە وێنەکەی دیکەدا ئەو کچێتەوە پاراستراوە و هیچ گۆڕانکاریەک دروست نەکراوە، تەنیا کادڕەکە گۆراوە. و لە وێنەی سێیەمدا لەسەر وێنەی کچەکە زووم کراوە لەسەر چاوی و دەبینن ڕێک چاوی وەک وێنەکەی پێشەیە و تەنیا زوومی لەسەر کراوە شتێک نەگۆڕاوە. یا دەتوانن پێی بڵێن وێنەی ڕەش و تاریک ڕەنگی بکاتەوە. ئێستاش لەو شێوازەدا پێمان کتوت زاویەی کامێراکە بگۆڕێت کە هەروەک دەبینن وردەکاریەکەی تەواو پاراستووە و بۆ شێوازە زاویەکەی گۆڕیەوە کە ئەوە زۆر تایبەتە. تەواوی ئەو وێنانە بۆ ژیرە دەستکردن نوێی گوگل ینی نانۆبنانە دروست دەکرێن کە ئەو ڕسێ ڕێگاتان پێ دەڵم کە بە خۆڕایی و بێسنوور کەڵکی لێ وەرگرن. بەڵام پێشووی دڵخۆشم دەکەن کە کەناڵ یوتیوبی کورتایتێک سابسکرایب بکەن، ئەو ڤیدیۆش لایک بکەن و ئەگەر ڕێژەی کۆمنتەکانی ئەو ڤیدیۆیە لە 1000 تێپەڕێت لە ڤیدیۆکەی دیکەدا فێرتان دەکەم چۆن ڤیدیۆ دروست بکەن بە VOC و کلینگ و تەواوی مۆدێلەکانی جیهان، ئەویش بە خۆڕایی. با بڕۆینە ڕێگای یەکەم. ڕێگای یەکەم کەڵک وەرگرتن لە ماڵپەڕی نانۆبنانەیە کە یەکەم جاریش هەر لێرەڕا ئەو مۆدێلە بڵاو بووە، بەڵام یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە کرێدیتی هەیە و ئێوە ناتوان بێ کۆتایی کەڵکی لێ وەرگرن. هەر بۆ یەکە بتانێت بێ سنوور کەڵکی لێ وەرگرن دەبێ ئاپگرێدی کەنەوە کە هەژمارەکەی بکرن کە هەژمارەکەی گرانە و ناسەرفێت. هەر بۆیە دەچین بۆ ڕێگای دووهەم. ڕێگای دووەم کەڵک وەرگرتن لە ماڵپەڕی AI ستۆدیۆی گوگڵە کە هەروەک دەزانن نانۆبنانە لە جێمنای 2.5 فلاش کەڵک وەردەگرێت، هەر بۆیە لێ ڕادتوانیوە کەڵکی لێ وەرگرن. کاتێک هاتنە ناو ماڵپەڕە لەسەر دەدا بگرن، ئەگەر لەسەر جێمنای 2.5 پرۆ یا 2.5 فلاش بوو ئێوە لەسەر نانۆبنانە لێ بدەن و ئەوی هەڵبژێرن. ئەو شتێک بێنێک کە بۆ خۆتان دەتانەوێت بیگۆڕن یا پرامپتێککە دەتان هەوێت پێی بدەن لێرە بۆی بنووسن. بۆ نمونە لێرە پێم وتوە وێنەی کاراکتێرێکی ئەنیمێشنی کوڕێکی کوردم بۆ دروست بکە. هاتۆ وێنەکەی بۆ دروست کردومە، هەروەک دەبینن جلێکی کوردی دەبەردا، هەرچەند جلی کوردیەکەی زۆر وەجلی کوردی خۆمان ناچێت، بەڵام لێرە جامانە و شتیشی لەسەرە. دا لێرەدا تایبەتمەندەکەی دەتوان ببینن کتومە شوێنەکەیم بۆ بگۆڕە. هاتوو شوێنەکەی بۆ گۆڕیم ڕێک کاراکتێرەکەشی پاراستووە. هاتووم لێرە پێم کتووە زاویەی کامێراکە بگۆڕە، هەروەک دەبینن کەمێکی دوور کردوێتەوە کە کاراکتێرەکەش دیسان پاراستراوە. لێرە پێم وتوە کوڕەکە لە لای کچێک بێت لەسەر بەفر ڕاکشابن، چاو چەندە وێنەکە تایبەتە ڕێک هاتووە ئەو کوڕی تایبەت پاراستووە، کچێکیشی هێناوە دروست کردو لەسەر ئەو سەبکە لەگەڵێکی ڕاکشاون فەزایەکەش بەفریە. پێشەوەی کە ڕێگای سێ ینی تایبەتترین ڕێگاتان پێ بڵم دڵخۆشەوە کەناڵ یوتیوبی کورتایتێک سابسکرایب بکەن، ئەو زنگڵەیەش چالەکەن بۆی کە لە نوێترین ڤیدیۆکان ئاگادار بنەوە و بڕین بۆ ڕێگای سێ. ماڵپەڕی LM Arena کە پێشتری چەند کەڕەت ڤیدیۆم بۆ دروست کردو زۆر تایبەتە. ئێستا نانۆبنانە هاتوێتەوە ناو مۆدێلەش بێوروتان لێرە کەڵکی لێ وەرگرن. دەڕۆنە بەشی دایرێک چەت لە خوارێ جێنێڕیت ئیمێج هەڵدەبژێرن، لەسەر هەروەک دەبینین خۆی نانۆبنانە هەڵدەبژێری و کۆمەڵێک مۆدێلی دیکەشی تێدایە. ئێمە هەلی دەگەڕین هەر لەسەر نانۆبنانەکە بێتەوە ئەلێرە ئەو شتێک کە دەتەوێت بۆی بنووسە بۆی کە بۆ دروست بکات. بۆ نمونە من لێرە پێی دەڵم وێنەی ئەنیمێشنی کچێکی کورد لە کوێستان بۆم دروست بکات، چاوەڕێ دەبین کەمێکی پێدەسێت و وێنەکەمان بۆ دروست دەکات. ئێستا پێی دەڵێم ئەو وێنەیە لە دارستان و لە زاویەکی تر بێت. هەروەک دەبینن وێنەکەی بۆ دروستکردین، شوێنی کچەکەی گۆڕی، زاویەکەشی گۆڕی، بەڵام کاراکتێرەکەمان تەواو بە وردی پاراستراوە. باشتێکی زۆر تایبەتان پێنیشاندەم. من وێنەی مامۆستا حەسەن زیرەک، قازی محەممەد و مامۆستا محەممەد ئیماملیم پێداوە کتومە ئەو سێ کەسە بە پاراستنی دەموچاویان لە شوێنێک لە دەوری مێزێک دانیشتون. وێنەکەیم بۆ تاکە چارێکە وێنەی قازی محەممەد ئیماملی و حەسەن زیرەک لە دەوری مێزێک دانیشتون، چایان لە پێشە و بیسکویت و غڕابیشیان پێیە، لە دەوری مێزێک دانیشتون و کاراکتێر شتەکە تەواو پاراستراوە. ئەوە هێزی ئەو مۆدێلەیە. زۆر سپاس کە تا کۆتایی ڤیدیۆ هاوڕێم بوون. بە سابسکرایبکردنی ئەو ڤیدیۆیە و ناردنی بۆ هاوڕەکانتان پاڵپشتێکی گەورە لە کورتاییەتی دەکەن. ئێمە دەمانەوێت خزمەت بکەین بە زمانی کوردی لە بواری ژیری دەستکرد و تەکنۆلۆژیادا. پاڵپشتی ئێوە دەبێتە خۆی گەورەبوونی بنەماڵەی ئێمە و بژین و کورد بمێنن.